پێغەمبەر زەکەریا صلی الله عليه وسلم داوای منداڵی لە خوای گەورە کرد، بەڵام کاتێک کە دوعا دەکات بێگومان خوای گەورە وەڵامی دەداتەوە. ئەگە تەماشای قورئانی پیرۆز بکەی، قورئانی پیرۆز پڕە لەو دوعایانەی کە وەڵامی دراوەتەوە، واتە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ غەیری ئەوان کە دوعای خێریان کردووە خوای گەورە دوعاکانی قبول کردووە. خوای گەورە دوعاکەی زەکەریا پێغەمبەری صلی الله عليه وسلم قبول کرد، مەلائیکەی نارد سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. لەو کاتەدا چۆن چی شتێک ڕوویدا و ئەو کەسە چی دەکرد کە زەکەریا پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن مزگێنی پێدرا. خوای گەورە دەفەرمێ یا زەکەریا ئینا نوبەشیرک بغولام اسمه یحیی لم نجعل له من قبل سميا فنادته الملائكة وهو قائم يصلي في المحراب أن الله يبشرك بيحيى. زەکەریا پێغەمبەر صلی الله عليه وسلم شوێنێکی هەبوو نوێژی تێدا دەکرد. لەو کاتەدا لەو شوێنەدا بوو. جا دەفەرمێ خوای گەورە فەرمێ یوصلی، سەڵات نوێژ لە زمانی عەرەبیدا دوو معنای هەیە، معنای نوێژی هەیە و معنای دوعاکردنی هەیە. واتە لەو کاتەدا زەکەریا پێغەمبەر صلی الله عليه وسلم لەناو نوێژدا بوو، نوێژی ئەوان هەبوو بەڵام لەگەڵ نوێژی خۆمانە جیاوازی هەبووە. یاخود لەو کاتێک کە دوعای دەکرد لەخوا دەپاڕایەوە مەلائیکە بانگیان کرد، فەرمیان ئێمە مزگێنیت پێ ئەدەین بە منداڵێک، پیاوێکی بە تەمەن بە ساڵاتچوو لەو پەڕی تەمەندایە سەلامی خوای لەسەر بێ. مەلائیکە فەرمیان خوای گەورە مزگێنی بە تۆ داوە بە کوڕێک ناوی یەحیایە، واتە خوای گەورە خۆی ناوی ناوە یەحیا. خوای گەورە منداڵەکەی پێبەخشی و خوای گەورە خۆیشی ناوی نا یەحیا سەلامی خوای لەسەر بێ، وی بەردەوام زیندوو بێت، ناوەکەی زیندوو بێت سەلامی خوای لەسەر بێ. ئێمە دایک و باوک و کەس و کارمان ناویان ناوە، ناوی هەمومانیان ناوە، دایکمانە باوکمانە کەس و کارمانە ناوی ئێمەیان ناوە، هەموو مرۆڤەکان کەسە نزیکەکانی ناویان ناوە. بەڵام یەحیا پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە خۆی ناوینە، فەرمووی نوبەشیرک بغولام اسمه یحیی، مناڵێکت پێبەخشین ناوەکەیشی ناوی یەحیایە، ناومان ناوە یەحیا سەلامی خوای لەسەر بێ. ئەو گەورەیەکە سبحان الله. بەڵام لەم نەجعل له من قبل سەمیە، پێش یەحیا هیچ کەسێک ناوی یەحیا نەبووە، واتە یەکەم کەسێکە کە ناوی دەنرێ یەحیا سەلامی خوای لەسەر بێ. کەواتە تەماشاکەین خوای گەورە منداڵێکی پێدەبەخشێ سەلامی خوای لەسەر بێ، ئەوەی کە زەکەریا داوای کرد سەلامی خوای لەسەر بێ منداڵێ چاکی بداتێ، بەڵام خوای گەورە منداڵێ چاکی پێبەخشی، نەک هەر چاک بەڵکو پێغەمبەرێک لە پێغەمبەرانە سەلامی خوای لەسەر بێ و خوای گەورە خۆیشی ناوینە. بەڵێ کەواتە هەر کاتێک ویستت لەخوا بپاڕێرەوە. ئەوەی کە زەکەریا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خوای گەورە پاڕایەوە، چونکە خوای گەورە سەخیە و دەوڵەمەند و بەهێز و بەتوانایە، بەو پیرەژن و پیرە مێردە منداڵێکی بەخشی کە ئیتر خوای گەورە خۆی دەزانێت چەندێ بەڕێز سەلامی خوای لەسەر بێ. بەڵێ زەکەریا پێغەمبەر صلی الله عليه وسلم مزگێنی پێدرا، خوای گەورە منداڵێکت پێدەبەخشی، مزگێنێکی خۆشە، پیاوێکی بەتەمەن سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ پیرێژنێکە خوای گەورە منداڵێکیان پێ ببەخشی. ئەمە موعجیزەیەکی زۆر گەورەیە. زەکەریا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی قال ربی ئەنا یەکون لی غولام، فەرمی خوایە من چۆن منداڵم دەبێ، چۆن منداڵم دەبێ، حەزەکەم بزانم. ئەوە نەبێ گومانی لە فەرمانی خوادا هەبێ، شەرمی کردووە شەرم، یعنی سە کەسێک لە ئێوە تەمەنی 80 ساڵ بێ، 90 ساڵ بێ، 100 ساڵ بێ، خێزانەکەشی بە تەمەن بێ، لەو پەڕی تەمەنا بێ، مناڵی ببێ شەرم ناکە لە خەڵک، ئەبیتە شتێک هەموو خەڵکی باس دەکە، چونکە ناکبوو، یعنی شتێکی وا دەگمەنە، زۆر دەگمەنە کەم پیاوێکی بە تەمەن و پیرێژنێک کە 40-50 ساڵ زیاتر سوڕی ماگانەی کۆتایی پیاتۆ منداڵی هەر نابێ.
ئێستا حالێ منداڵی بۆ منداڵی دەبێت بۆیە فەرمی خوایگە من چۆن منداڵم دەبێت بۆچی وەکانەتی امرأەتی عاقیرا لە کاتێکە خێزانم لە گەنجیشە هەر منداڵی نەبووە هەر بە گەنجێتیش ئافرەتێک نەبوو کە بتوانێت منداڵی ببێ ئێستا چۆتە ساڵ و پیرێژنێکی پەکەوتەیە خوای گەورە چۆن منداڵمان پێدەبەخشی وقد بلغت من الكبر عتيا خۆشم لەو پەڕی تەمەندام هێزم تیا نەماوە حەزی کرد بزانی خوای گەورە چۆن منداڵی پێدەبەخشی یەکەم شتێ زانان دەفەرموو شەرمی کردووە فەرمیتی چۆن منداڵمان دەبێت لەم تەمەنەدا خوایەگیان زۆر قورسە دووەم لەوانەیشە پرسیاری کردبێ حەزی کردووە بزانێ خوای گەورە منداڵیان پێدەبەخشێ ئایا دەگەڕێنەوە بۆ گەنجێتی خۆی و خێزانی دووبارە گەنج دەبنەوە یا هەر بەم پیرێتی منداڵیان دەبێت یاخود مەبەست پێی ئەوەیە کە دەفەرمێت چۆن منداڵم دەبێت خوایەگیان ئێمە منداڵمان چۆن دەبێت وەکو خۆشیەک وایە هەن کاتێک کە کەسێ مزگەێنی خۆش بە تۆدا یەکسەر پرسیارەکەی چۆنە ئەم شتە چۆن چۆنیە چۆن دەستمەکەیوە چۆن بەد ئەگاتە دەستی من چۆن ئەم شتە ڕووی داوە یەکسەر پرسیار دەکەی ئەوە نەبێ گومانت لە مزگەێنێکە هەبێ یەکسەر کەسێک دەڵێ فڵان کەس مزگەێنی بێلێت سەیارەیەک بۆ تۆ کڕراوە یەکسەر تۆ پرسیارەکەی کێ بۆمی کڕیوە چۆن بۆمی کڕیوە پرسیارەکەی ئەوەندە خەبەرەکە خۆشە بەلاتەوە حەزەکەی بزانی چۆن چۆنی خوای گەورە منداڵە پێدەبەخشێ یاخود خوای گەورە چۆن ئەم شتت پێدەبەخشێ بەڵێ زەکەریا پێغەمبەر صلی الله علیه وسلم پرسیاری کرد خوایگیان چۆن منداڵم پێدەبەخشیت ئایا ئێمە گەنج دەبینەوە یا هەر بم پیرێتی خوای گەورە منداڵمان پێدەبەخشێ بەلایەوە شتێکی سەرسوڕهێنەر بوو کە خوای گەورە دوعاکەی قبول کرد قال كذلك قال ربك هو علي هين جبرائیل کاتێک کە دێ بۆ لای سەلامی خوای لەسەر بێ پێی دەفەرمێ خوای گەورە ئاوای فەرمووە قال ربك هو علي هين ئەی زەکەریا صلی الله عليه وسلم خوای گەورە پەروەردگاری تۆ دەفەرمێ ئەم کارە لای من زۆر ئاسانە بە ئافرەتێکی پیرێژن منداڵێک ببەخشم وقد خلقتك من قبل ولم تك شيئا لكاتك خوای گەورە دەفەرمێت من تۆم دروست کرد ئەی زەکەریا صلی الله عليه وسلم لكاتك تۆ هیچ نەبووی من تۆم دروست کرد تۆ هیچ نەبووی هەر بوونت نەبوو تەماشا دەکەی خوای گەورە دەفەرمێ بە ڕێگەی جوبرەئیل و مەلایکەدا سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ پێی بڵێ ئێمە تۆمان دروست کرد لە کاتێکا تۆ هەر وجودت نەبوو هەر بوونت نەبوو ئەو کارە لای خوای گەورە زۆر زۆر ئاسانە کە کەسێک خوای گەورە منداڵی پێ ببەخشێ لە کاتێکا تەمەنێکی زۆری هەیە کەواتە فێری ئەوە دەبین خوای گەورە جاری وا هەیە قانونی بەشەریەت دەگۆڕێت لەبەر خاتری تۆ لەبەر خاتری دوعاکەی تۆ ئایا ئافرەتی بەتەمەن منداڵی دەبێ عمری 90 ساڵ بێ نابێت نەمان بینیوە بەڵام خوای گەورە لەبەر خاتری دوعاکەی زەکەریا صلی الله عليه وسلم لەبەر خاتری ئەوەی کە دوعای کردو لەخوا پاڕایەوە خوای گەورە ئەو قانونی گۆڕی لەبەر خاتری ئەو دووری مەگرە خوای گەورە لەبەر خاتری تۆ هەموو شتێک بگۆڕێ پیاوێک لە یەکێک لە وڵاتەکانی دەرەوە کە خەڵکی کوردستانی خۆمانە بۆ خۆمی باس کرد تووشی ڕووداوێک دەبێت سبحان الله دکتۆر دەڵێن تۆ بەیانی دەمریت حەبل شەوکیت بچڕاوە سبحان الله تەواو دکتۆر وتی تۆ ئەم شەو کۆتایی پێدێ بەیانی مردویت لە وڵاتی کوێ لە ئەمریکا ئەم پیاوە حەبل شەوکی بچڕاوە بەڕاستی قورسە ئیتر ئەو پەڕەکەی دەکرێت مرۆڤۆی بچڕا ئیتر تاوە تەمای چییە دکتۆریش وتی تاوە هیچ چارەسەرێکت لەسەر زەویان نییە دەڵێ بێهیوانە بووم لە خوای گەورە پاڕامەوە خوایگە من هیچ دکتۆرێکی سەر زەوی ناتوانێت چارەسەرم بکە بەڵام تۆ خوایەکی بەتوانا و بەدەسەڵاتی خوایگیان شیفام بدەیت ئەڵێ ئەو شەوە بەو حاڵەوە کە ئیتر لەو پەڕی ئازاردام لەو پەڕی بێهیواییدا
لە بەرامبەر دکتۆرەکان بەڵام لەخوا بێ هیوا و بێ ئەمەل نیم لەخوا پاڕام و خوایە شیفان بدەیت خوایە ئەوەی ئەوان دەیڵێن وا دەرنەچێ بێگومان دەڵێت سبحان الله خەوم پیاکەوت کاتێک کە خەبەرم بووەوە هەڵسامە سەر پێ سبحان الله حەبل شەوکی کەسێ بچڕابێ بەڵام خوای گەورە شیفای دەدا لای خوای گەورە ئاسانە چاکی کاتەوە هیچ شتێک لای خوا قورس نییە ئەو ئێمە داماوین هەموو شتێک لامان قورسە ئێمەش دەمرین و دکتۆریش دەمرێ بەڵام شیفاش تەنها لای خوای گەورەیە بەڵێ دەفەرمێت بەیانی ڕۆشتمەوە بۆ لای دکتۆرەکە سەیری کردم دکتۆرە ئەمریکیەکە باوەڕی پێم نەکرد وتی تۆ مرۆڤەکەی شەو و دوێنێ نیت وتم وەڵا ئەوم هەڵێ داوای هەوێشتەکەی دەکردم زام ڕاستەکەی هەر باوەڕی ناکرد بە هیچ جۆرە تۆ چۆن بە پێوە ئێستا حالێن بە پێوەی وتم وەڵا بینی خۆی خۆم و خوای گەورە ئەم شەو دوعام زۆر کرد خوای گەورە شیفا میدە واللهی من کەسەکە دەناسم خۆم بە چاوی خۆم بینیم کەسێکی ڕازگە و ئیماندار ملتەزیم بە دین خوا شیفایتە بەڵێ خوای گەورەش دوعای چێ قبول دەکات زەکەریا پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە هەموو شتێک لای ئاسانە إنما أمره إذا أراد شيئا أن يقول له كن فيكون فەرمانی خوای گەورە تەنها ئەوەندەیە بە شتێک دەفەرمێ ببە دەبێت مەجالی تیان نییە خوای گەورە بێوێ مردوو زیندوو دەکاتەوە هەر لە دنیادا ئەوە قیامەت هیچ هەموو شتێک لای خوا ئاسانە خوایەک ئەم بوونەوەری گەورەی دروست کردووە ئەگەر بە پیرێژنێک منداڵێک ببەخشێ چی قورسێکی بە خوای گەورە تێدایە بێگومان خوای گەورە چۆن منداڵەکەی پێبەخشی بە زەکەریا پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خێزانی منداڵی ببێ خوای گەورە دەفەرمێ کاتێک دوعای کرد لە ئێمە پاڕایەوە خوای منداڵێکم پێ ببەخشی لە دوای خۆم جێی خۆم بگرێتەوە خوای گەورە دەفەرمێ فاستجبنا له ووهبنا له يحيى وأصلحنا له زوجه سبحان الله وەڵامی زەکەریاماندایەوە سەلامی خوای لەسەر بێ یەحیامان پێ بەخشی سەلامی خوای لەسەر بێ وأصلحنا له زوجه خێزانەکەیشیمان بۆ چاک کردەوە خێزانەکەی منداڵی نەبوو بە گەنجێتیش بەڵام منداڵک خێزانیمان چاک کردەوە ئەو عیبەی کە هەبوو ئەو کەم و کوڕی کە هەیبوو لە کاتی گەنجێتی تا بەهۆی ئەوە منداڵی نەبوو ئێمە بۆمان چاک کردەوە خێزانیمان چاک کردەوە عیبی تیان نەما و خوای گەورە منداڵی پێبەخشی کەواتە هیچ شتێک لای خوا گران نییە لە ژیانی زەکەریا پێغەمبەر صلی الله عليه وسلم فێری ئەوە دەبین هیچ شتێک لای خوا گران نییە بۆی ئەوەی کە دەتەوێت لە خوا بپاڕێ و داوای بکە بەڵێ خۆشەویستان ئەم معجیزەیە کە پیرێژنێک و پیرەپیاوێک ببنە خاوەنی منداڵ لە پێش زەکەریاش و سەلامی خوای لەسەر بێ ڕووی داوە دەزان بۆ کێ بۆ ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کۆمەڵی مەلایکە دێن بۆ لای سەلامی خوای لەسەر بێت دەفەرمن ئێمە هاتووینە مزگێنی بە تۆ بدەین بە منداڵت پێ ببەخشین بە فەرمانی خوا چونکە منداڵی نەبوو ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم خێزانەکەی گوێ لەم گفتوگۆیە بوو لە قورئانی پیرۆزە باس کراوە فەرمی قالت يا ويلة أألد وأنا عجوز وهذا بعلي شيخا إن هذا لشيء عجيب قالوا أتعجبين من أمر الله رحمة الله وبركاته عليكم أهل البيت إنه حميد المجيد خێزانەکەی دای بە دەموچاوی خۆیە بەسەر سوڕمانەوە ئەی هاوار چۆن من منداڵم دەبێت وأنا عجوز من ئافرەتێکم پیرێژن ئەوە پیاوەکەشم زۆر بەتەمەنە پیاوەکەشم چۆتە ساڵەوە کە ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم پیرە مێردێکە چۆن ئێمە منداڵمان دەبێت لەم تەمەنەدا ئەوانش فەرمیان مەلایکەکان سەلامی خوایان لەسەر بێ ئەتەعەجەبینە من ئەمر الله ئایا لە فەرمانی خوادا لە کاری خوادا سەر و سوڕەمێنێ ڕەحمەتی خوا و بەرەکەتی خوا بڕژێ بەسەرتانە ئەوە خوای گەورە مزگێنی داوە کە منداڵتان پێبەخشێ بەڵێ منداڵی پێیان بەخشی
مزگەنیان بێتە بە ئیسحاق و فەرموویان دوای ئیسحاقیش یعقوبیش دێت سەلامی خوای لەسەر بێ هەردووکیشیان ئەوانە پێغەمبەری خوان سەلامی خوای لەسەر بێ کەواتە ئەمە بەڵگەن لەسەر ئەوەی ئەم بەسەراتی زەکەریا پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ ئەوەی ئیبراهیم پێغەمبەردا صلی الله عليه وسلم کە ئەویش بە تەمەنێکی پیریەوە خوای گەورە منداڵی پێبەخشی لە کاتێکا خێزانی کاتی مناڵبوونی نەمابوو بە هیچ جۆرێ ئەو دوێنێش باسمان کرد ئافرەت کە سۆڕی مانگانەی نەما ئەو هێلکەشتەی نەما ئیتر منداڵی نابێ خوای گەورە وا دایناوە بەڵام جاری وایە ئەو قانونە دەگۆڕێ لە یانی خوای گەورەوە بۆ کەسێک لەبەر خاتری کەسێک لەبەر خاتی دوعای کەسێک هەموو شتێ لای خوا ئاسانە کەواتە ئەمە بەڵگەی لەسەر چی بەڵگەی لەسەرەوەی ئەگەر کەسێک خوا منداڵی پێنەدا معنای ئەوە نییە خوا ڕقی لەو کەسەیە ئیبراهیم صلی الله عليه وسلم حتا گەنج بوو حتا تاقەتی هەبوو خۆی و خێزانی خوا منداڵی پێ نەبەخشی لە کاتێکا لە دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕێزترین و خۆشەویستترین مرۆڤ لە لای خوای گەورە سەلامی خوای لەسەر بێ زەکەریاش پێغەمبەری خوایە سەلامی خوای لەسەر بێ خوام لە گەنجێتیان منداڵی پێ نابەخشێ کەواتە کەسێک منداڵی نەبوو دیارە خوای گەورە بێگومان باشتر دەزانێت کە منداڵی بەو کەسە نەبەخشی ئەو کەسێکی کە هەیەی معنایەوە نییە خوا خۆشی دەوێ ئەوە شیکەنیەتی خوای گەورە ڕقیلێتی نە خوای گەورە تاقیب دەکات و ژیان تاقیکردنەوەیە منداڵت پێ دەبەخشێ منداڵت پێ نابەخشێ ماڵت پێ دەبەخشێ پێت نابەخشێ هەموو شتێ تاقیکردنەوەی لەم دنیایەدا کەواتە هیچ کاتێک لە ڕەحمی خوا بێهیوا مەبە زەکەریا پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر دڵخۆشە بێت کە مزگەێنی پێدراوە قال رب اجعل لي آية فەرمی خوایە نیشانەیەکم پیشاندا بەو نیشانەدا بزانم خێزانم سک پڕە بۆ بزانم خێزانم حمل پەیدا دەکات لە کاتێکە خێزانیشی پیرێژنێکە بەڵام خوای گەورە ئەو شتەی چا کردوتەوە کە بەهۆی ئەوە منداڵی نەبووە بەڵێ فەرمووی قال آيتك ألا تكلم الناس 3 ليال سوية 3 أيام إلا رمزا واذكر ربك كثيرا بەڵێ خوای گەورە فەرمی ئەی زەکەریا سەلامی خوای لەسەر بێ هەر کاتێک ئەم نیشانە ڕوویدا ئەوە خێزانت حامیلە دەبێت نیشانەکە چییە تۆ 3 ڕۆژ 3 شەو و 3 ڕۆژ ناتوانانی قسە بکەی زمانت دەبەسرێ 3 ليال سوية زمانیشت عیبیتیانەوە نییە بێ بۆی خەلەل و نەخۆشیەکەوە بێ بەڵام ئەمە نیشانەیەکە هەر کاتێ زمانت بەسرا نەتوانی قسە بکەی ئەوە سەرەتای ئیشەکەی ئێوەی خوای گەورە منداڵتان پێ دەباشی 3 شەو و 3 ڕۆژ قسە ناکەی بەڵام لێرە معجزەی تریشیە سبحان الله خوای گەورە دەفەرمێ فخرج على قومه من المحراب فأوحى إليهم أن سبحوا بكرة وأصيلا بكرة وعشية واذكر ربك كثيرا خوای گەورە فەرمی کاتێکە دەرچوو بەلای قەومەکەی خۆی سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ زەکەریا سبحان الله زمانی بەسرا لە قسەکردن بەڵام معجزەکە لێرا چییە سبحان الله کە ذکری خوای دەکرد زمانی ذکری خوای کرد بەس کە لەگەڵ خەڵکا قسەی بکردایە زمانی دەبەسرا بۆ غەیری ذکری خوا نەی ئەتوانیە قسەی بکات ئەو معجزەکە بوو زۆر گەورەیە چونکە خوای گەورە فەرمی واذكر ربك كثيرا ذکری خوا زۆر بکە ئەی زەکەریا سەلامی خوای لەسەر بێ ئەگەر زمانی نەبێت ذکر چۆن نەکرێ خۆ ئەگەر زمان نەجوڵێنی دەری نەبڕی خوای گەورە ذکرەکە لێ قبوڵ ناکە ئەبێ زمان و دەمت بجوڵێ زانایان دەفەرمون ئەمە معجزەیەکی زۆر گەورەیە کە خوای گەورە بە زەکەریا پێغەمبەری بەخشیوە صلی الله عليه وسلم لە کاتێکە قسە بکە ناتوانێت قسە بکە بەس کاتێ ذکری خوای دەکرد سبحان الله زمانی دەکرایەوە زانایان دەفەرمون ئەگەر خوای گەورە ئیزنی بدایە بۆی کە کاتێکی دیاریکراوە تۆ ذکری خوا نەکەی ئەوە ئیزنی بە زەکەریادا سەلامی خوای لەسەر بێ ئەو 3 شەو و 3 ڕۆژە ذکری خوا نەکە چونکە زمانی دەبەسرێ بەڵام خوای گەورە فەرمی ئەو 3 شەو و 3 ڕۆژە ذکری خوا بکە یادی خوا بکە کەواتە خوا ئیزنی بەویش نەدا کە ذکری خوا نەکە و ئەگەر خوای گەورە ئیزنی بە کەسێک بدایە کاتێکی دیاری کراوە ذکری خوا نەکە ئەوە ئیزنی بە ئیماندارانەدا لە کاتی جیهاددا ذکری خوا نەکەن بەڵام خوای گەورە دەفەرمی ئەی ئیمانداران کاتێک گەشتن بە کۆمەڵێک کەسی بێباوەڕ لە جیهاد و تێکۆشاندا
ئەفەرمێ وەذکروا الله كثيرا، زۆر ذیکری خوا بکەن. زەکەریا پێغەمبەری صلی الله عليه وسلم کاتێ دەرچوو بۆ ناو قەومەکەی سبحان الله ویستی قسە لەگەڵ خەڵکا بکە زمانی بەسرە. ئەوە نیشانەکەیە. حکمەتەکە چیە؟ خوای گەورە خۆی دەزانێت. سێ شەو سێ ڕۆژ ئەم پیاوە بەڕێزە سەلامی خوای لەسەر بێ نەیتوانی قسە بکات ئیلا بە ئیشارەت نەبێ، لەگەڵ خەڵکا بە ئیشارەت. چۆن یانی تەشبیهات بە زەکەریا پێغەمبەر نەبێ صلی الله عليه وسلم، چۆن کەسێک کە ڕوولاڵ بە ئیشارەت قسەکە ئەمیش نەیدەتوانی ئیلا ڕەمزەن، خوای گەورە فەرمێ ئیلا بە ئیشارەت، بە ئاماژە قسەی لەگەڵ خەڵکا کرد. سێ شەو سێ ڕۆژ. بەڵام بۆ زیکری خوا زمانی فەسیح و پاراو بوو. یەک لە پیاوچاکان هەبوو ڕەحمەتی خوای لێ بێ، چاوی نەبوو، وەکو کەرامەتێک خوای گەورە پێی بەخشی بوو. هەر کاتێک قورئانی بخوێنایە سبحان الله چاوی دەکرایەوە. قورئانی خوێن چاوی کراوە، قورئانەکەی داخست چاوی نەیەبینی. ئەوە چییە پێڵەن کەرامەت؟ ئەمەی زەکەریای سەلامی خوای لەسەر بێ موعجیزەیەکە. جا بۆی خوای گەورە ڕێز لە کەسێ بگرێ ڕێزی لێگری، ئەو پەڕی ڕێزی لێگری. جا لە خۆت لە خوا نزیک بکەرەوە بۆی خوای گەورە ڕێزت لێ بگرێ، بۆی خوای گەورە ڕەحمەت لێ بکە. هیچ کاتێ بێهیوا مەبە. بەسەراتی پیاوێکی بەتەمەن باسەکە، پیاوێکی بەتەمەنە بۆ ڕەحمەتی خوای لێ بێت. ئەم پیاوە بەتەمەنە بانلوتی ئەمانەی برین بوو، برینێکی زۆر بێ، خۆم چەند جار بینی بە برینەکە. ئەمەی برین بوو بە هیچ جۆرێک چاک نەبووە، چەندێک دکتۆری کرد، بەس بە تەمەنی سەروی 100 ساڵ بوو. ئەم لوتەی برینەکەی چاک نەدەبووە بە هیچ جۆرێک. چەند مەڵهەمی بەکارهێنا، مراجعەی دکتۆری کرد، 3 مانگ زیاتر ئەم برینە چونکە ئەیانە تۆ بە چوتێتە ساڵەوە زۆر گۆشتەکە بە ئاسانی یەک ناکری. بەڵام من کاتێک کە بینیم دوای تقریبا 3 مانگ ئەمەی چاک بووبووە. پرسیارم لێ کرد چۆن چاک بوویتەوە؟ وتی تخوا باسی مەکە لای هیچ کەسێک، تا دەمرم باسی مەکە. وتی شەو خەوتم لە خەومدا لە کەعبە تەوافم دەکرد، لە کەعبە تەوافم کرد، زۆر گریام. وتم خوایە گیان من پیاوێکی بەتەمەنم، بە ساڵات چووم، ئەوە 3 مانگە بێ لوتم برینە کاتێکە دەستنوێژ دەگرم زۆر ناڕەحەتم دەکات، ئازار مەدا، چونکە برین کاتێک ئاولێدات ناڕەحەتە، عازێتەدا. خوایە گیان 3 مانگە داوا دەرمان بەکاردەهێنم چاک نابمەوە، ئەمە لە خەوا بە دەوری کەعبە تەوافەکە. بەڵێ خوایە گیان شیفام بدەی. دەڵێ پیاوێکی جلسپی هات لە حەوشی کەعبە، وتی حاجی ئەوە چییە؟ وتم وەڵی ئەوە ئەگری من دیارە پیاوێکی خراپم بۆیە خوای گەورە دوعام قبوڵ ناکە، من کەسێکی خراپم بۆیە خوای گەورە دوعام قبوڵ ناکە، لوتم چاک نابێتەوە. ئەڵێ وتی جا ئەوە چییە؟ وتی ئاوا کردێ بانلوتمە دەستی دا، ئاوای کرد و هەڵی کەند و فڕێدا، برینەکەی و زامەکەی فڕێدا، هەر ئاوا ڕێک گرتی و فڕێدا لە حەوشی کەعبە. ئەڵێ کاتێک خەبەرم بۆوە دەستمدا لە لوتم، سەیرەکەم عەیب نەماوە، صاف بووە. ئەڵێ چوومە بەر ئاوێنەکە باوەڕم نەکرد، دەم و چاوم و شۆرد نەک خەو بێ، هەر سەیرم کرد. خێزانێکی خەبەر کردەوە لوتم عەیبی ماوە بەو شەوە. وتی ناوەڵا لوتت چاک بووەتەوە، الحەمدولله عەیب نەماوە. ئەو پیاوە بەتەمەنیش باوەکم خوا عەفوی کرد. وتیش هەتا نەبرم باسی لەگەڵ هیچ کەسێ. ئەوە کەرامەت و ڕێزەکە خوا بە کەسێکی دەبەخشێ. هیچ کاتێک لە ڕەحمی خوا بێهیوا مەبە، هەرچەندە خراپ بووی شیفا لای خوایە، نەخۆش بی شیفا لای خوایە، دڵتەنگ بووی شیفا لای خوایە، دڵخۆشی لای خوایە کە پێتی ببەخشێ. هیچ کاتێک لە ڕەحمی خوا بێهیوا مەبە. هەموو کاتێک تۆ دوعا بکە لە خوایەک بپاڕێرەوە کە دەوڵەمەندە، سەخیە، بەهێزە، هەموو بوونەوەر لەژێر فەرمانی ئەودایە. هیچ کاتێک بێهیوا مەبە، بێ ئەمەل ببە. ئەوەی کە دەتەوێت داوای بکە و لە خوا بپاڕێرەوە، خوا زۆر بەڕەحمە، زۆر میهرەبانە. یا ڕەبی خوای لە گوناحەکانمان خۆش بی، یا ڕەبی خوای لە گوناحی دایک و باوک و مردووەکانمان خۆش بی، خوای شیفای نەخۆشەکانمان بدەی، بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردووە.
یا ڕەبی خوای هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی، خوایان نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبولکەی، ئاخرمان بەخێر بگێڕی، کاتێ بمامرێنی خوایان خۆت لێمان ڕازی بی، لەسەر عیبادەت و خواپەرسی و چاکە بمامرێنی. آمين آمين آمين، وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.